سلااو ڕێز خۆشەویستی ماوەڕانی خۆشەویستم زۆر بەخێر بێن بۆ یاریێکی نوێ بە ناوی سرجن تو سیمیلیتر یاریێکی سیمیلیشنە دووبارەکردنەوەی ژیان ڕاستیە بەڵام لەسەر ئەوەی کەوا دەبینن دکتۆر و دەبی نەخۆشەکانمان بپارێزین وەروە دەتوانی ئەگەر قاسییان تێک چوەتوی قاتیان بۆ بگۆڕی یاخود زەرجیان یان سینجیان هەر چەشێکیان هەبی دەڕی تەندروستی بیت چارەسەریان بکەیت سەو تکا دەکەم دوگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەم بۆ پژیریکردنەوە ڤیدیۆ دوێکردن دوگمێ لایک زۆر گرنگە بۆ تاقیکردنەوە زۆر یاریانە ئۆکەی ئەمە ناومان دکتۆرە تەنیا دەستمان هەیە و کامێرە کەسێکەم هەیەەکە ئۆکەی نەخۆشەکەمان ناوی بۆبە دەڵێ بۆب نەخۆشە بڵەت لێڤڵەکەی زۆر بەرزە دەرە دەبی ئەو قاچەی لە بۆ لێکەینەوە قاچی خوارەوەی ئۆکەی بەچ دەگرم ئۆکەی بۆی دەگرین ئەوە قاچەکەیتی لاکمان لێکردو خینات لە چێدان لاقی لێرەدانی فڕەدە ناوێت Now use a yellow syringe to stop Bob's bleeding. Okay, yellow syringe. کا سرنجەکە دەرزیەکی زەرد لێ دەین. ئەگە بزانم بگرم. Okay, دەبی دەرزیەکی زەردیشی لێ دەین عیب نەبی. Stop Bob's bleeding with a yellow syringe. دەبی ئەوەی لە دسمی دەم ئەوە دەکە خینەکە ڕاوەستی. Perfect. Oh, now, grab the fresh leg and just pop it on. أوش فرضين. أوكي. قاسة شنو مان لبواتيا؟ تخوا قبقرم. أوكي. أو هلا بقرين. أوكي. دبي قاسة شنو إيش دبي بوبي تيخين. بوب قاسة شنو؟ تاين أخوي غير تطبعي بيب كيس. Yes. Remember, when you rip off an appendage, Bob will bleed out very quickly. أوكي. دلائي أقر سريع نبي بوب خين زول لازم ده دمري. بابرن. أو زارب زين نخوش أكيد كمان شيء. Looks like Bob's low on blood. Give him a top up with a red syringe first. أوكي. دلائي بوب خيني كمان. دبي خيني تيكين. خين لبوبي كين. عاد بقرها. درب تاكين. كم قلتيه. سري بنزل. He's looking better already. Okay, now come on, Bobby. Ripping off a limb. Use a little more finesse this time. Why don't you grab a saw? For good sawing technique. Grab the saw straight on. What? If you need saw, to drop it and try again. Align the saw with the cutting line. Place it down gently and saw back and forth until the limb drops off. Okay. Remember, if you use the saw, Bob will bleed out much more slowly. اوكي دەڵێ دەتوانی دەستی لێ بکەیەوە یەکسە بەڕاتشان بەڵام دەرێ ئەگەر بێت مشاری بەکاربینی جوانە ئەگە بزانم بەکاری بینم ئەو مشارەی زۆر میمە ئۆکەی ئۆکێ ئۆکێ ئەها دەسوڕێ گەر LB لەگەڵداگرن دەسوڕێ Saw his right arm off and pop a fresh one on. نازانم میشه خۆی دەکە یان نەها دەستی چەند ناخۆشێکی گوم شای دەست برتەوە دکتۆر بەخۆیەوە هەیە چی دەچی عەمەلیاتی عادەت بڕنەوە Saw his right arm off and pop a fresh one on. ناینتیا ئەو بە من ناکرێت کا قۆرەندێکەوە کا دەرزێ زەردەکەش با ئەوە با دەرزێ زەردەکەش لێ دەین قۆری چاکەمەوە ئۆکەی قۆرە زەردەکەی چاکەمەوە Saw his right arm off and pop a fresh one on. ناتانم بخەمە ناوی What? لما عيد الدم اوكي قوڵە چی نوێ لە بۆ تێخم قۆڵە نوێیەکە وەرە قۆڵە نوێیەکە نایە لەناو Saw his right arm off and pop a fresh one on. Okay, here we go. بۆ قۆڵە چی نێم لەینەن بەخۆت تاین گەین پێ بکەی
خوا درتەقی بگرە دەستە زۆر ناخۆشە تۆ کۆنترۆلکردنی Okay, there we go. There we go. So, no. Okay, that's my Saw his right arm off and pop a fresh one on. Agar... I'll have a look. You really are Yes! something. Now remember, for a successful appendage transplant, Bob must have all of his limbs and head attached. Let's proceed. Okay. Cool, Brian. I'll have a brain. Okay, I'll have a brain. And finally, an organ transplant. Oh. Remember to check the diagnostic scanner. Dala essa debi andama ci lascia le To bobgori. perform a successful transplant, the sick organs must come out. The rest of the organs are optional. Crack the ribs with something heavy to get Okay, at his lungs. lungs. Dala Have a debi scalpel and stick it into a lung to siakani remove tekso it. Bob. Debi You siakani can just derbini. rip organs out, but Bob will bleed out much more quickly. Okay. So پێویستە یەکەم دا چ بکەین دەبی بیبڕینەوە بە چ بیبڕمەوە بە چەقوی Okay, here we go. Okay. Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones. Pop. Okay, دەڵێ بیشتێنە بە چەکوچی no, بەچەکوچی نا Please, game. لۆ فێرەشتان دەکەی Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones. کو ئەوی شێ بکەم بۆب دای لێ برن دەکەم نازانم دکتۆر ئەمە Crack شتانە the بکەم ribs, remove the old lungs, and pop in some new ones. نابتۆ Okay. Yes! Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones. Okay. Oh, sorry, Bob. I died every night, Bob. Okay, esta. Okay, Zara. Crack the ribs, Okay, remove the Zara. old lungs, and pop in some new ones. والله هلا من يدم فقري. تعال يا برنا كم بوب ماشي يا كم زبا استو دا لازم ولا مجاو يا ريم نكديا يا ريت خوشا Crack the ribs, remove the old lungs, او تعال يا and pop برنا in كم some لما new عيدم داي ones. اوكي I think يستا باشا او دير دانيو دستمان باتاكينا زور باشا Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones. سيا چي نويم ده ناو نوي بقرا كما خيني بيو نما اوكي سينجا چي نويم اينا بوب Crack the ribs, Okay. remove the old lungs, and pop in some new ones. اولو زي خوي نقلتيوا Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones. خيني تسنى بوب او بوب خيني نما درزي سور وير ار درزي سور درزي سور كان كاني اوتيا عندك خين لبوبي كين Crack the ribs, remove the old lungs, Okay, and pop Bob in number some deal. new ones. اوكي here we go بوب عندك خين لبوبي كين زاري هذا سين كين شو دادنا اوكي استا زوزو باشا Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones.
ئەگەر ئەو حالێکم Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones. ئەگە بتانم ئەوی شێ بکەم Okay, there you go. Crack the ribs, remove the old lungs, and pop in some new ones. Come on, drip أخي. Come on. Okay. Okay. خلاص. Crack the ribs, remove the old lungs. Okay, I know. Pop in some new Pasha, ones. دزانم. Beautifully done. Remember, removing an organ with a tool will result in much Yes. lower blood loss. بخوي شازي لاعب ماما. When شاز my دكتورة. friends and I built this place, we hope to open up the mysteries of surgery to the world. We believe anyone, no matter their background, Okay, can دلي become أقر a surgeon. هم كسر تايم As you الدكتور can بس see, وجني all it takes is a can-do attitude. Complete. Okay, level man تاعو كرت. زور سباس. Okay, there we go. سنة مرحلة كم. Welcome to the lobby. Before we move on, you should use the mirror to make sure you're looking presentable. من لا شيء عندنا مكان. ده ما من دكتور. باش هذا. You look Inform. splendid. Yes, Head yes, out to I'm the main hall. splendid. See those big glass vac tubes on the other side of the room? We can use those to get anywhere in the entire facility. But before we do that, we'll have to use the terminal to set their destination. Okay, the man نبسين زيادة. So, The terminal is the fancy-looking machine in the center of the room. free Use for all it to set the continuous story. destination of the vac tubes. Okay, heartbroken, build a better job. Okay, مرحلة كم ده كان؟ Play. Okay, let's go. Yes, I'm ready. دست مبلكي. Okay, مرحلة كم زين سيو. فكرك باش بو. سيو نريجا ما كاجو أونلاين. أقول لعبت كده بمنافسة. اوكي هبه تانية ما ستوري كده كاين والله يا ريت شنو خرج يا راوري زور محظ السيميليشن انا Luckily, our خوش خوش bioreplicator unit, the Heartbroken. brew, has produced a replacement. The brew is our greatest achievement and works almost perfectly. اوكي ضلي نخش كمان ده بالليل يعني بيتن سيرجري غرفة عملياتي سيرجري وتجري عمليات اوتيا Where is نخوش please someone كواني نخوشك عم تعالوا يناتي ما دام نخوش اللينيا Where is نخوش please اوكي زين اوتيا ليك وانا زار الراوست بيز ديرانيا رأيت ليا notable اوكي نريد دلي عند عمليات ظلم هي دلي نازانو او زين لازم هي او ژووری درمانيا اوش او ما نديتن او هي كمان بتايم بيبسي ژووری يس ام دكتوره كما اتيما عملياتي بكين no Bob found why Bob awaits you. Check the diagnostic scanner to see what's ailing him. اوكي ضليت مشاهد بكبزانات مشكلتي هي بوب هارت ضل مشكلة ضل يا بوب ضل داشي عشان ضل تعالى كمان بوب تك تك ما عادش تانا where is تاكوت تاكوت we need تاكوت please تك تك ريكم دا ستنجي بشتيني Someone's messed with the fridge door. yes
لەو دەکەی نابتەوە یس هیچی لێرە نەو پاشەم کو عملیاتی بکەم ئەگەر چەکوچی نەدێ من ها کچێ where is چەکوچ کە ئەدەواتی عملیاتی عینە دڵتانێ بۆ یەک دەقە ڕاوەستە سمێڵ شتێزام چا دەکەم بخۆی بەس بە ئاشیەکانی نام شتێ کردی دونی شایەتن دە عملیات شتیان لێکوان کردی نام چیان لێ کردیم چیانەوە بردیم عارتەن ناو سەلازەیە بەجی لێ شتانە ئەوە چێک هیچی لێنەوە بزانێرە چە هەیە Oh, my old office. I rather miss it. Hey! Hey! Whoa! Look, don't believe anything she says. You don't know what she's capable of. I've got to go. Stay alert. دەڵێن جێرە ژنێ ڕامەگرە قسەکانی زوانیە Never too soon to plan ahead. اوكي ئەوە چییە ئەوانەشتی تێدایە ئەویست دانیە چ وەرە لایە هاتوش وەرە ئەو لایە ئەو چەقوەکان لێرەنا لای چەقومان دەوێ بەس بە ئەو چەقو لێرێ کەوات دەبی چەکوچەکان لێرە بن نەو چەقوچی لێ نییە ڕاستی عەمەلیاتداوان ناکرێ بەس دەی پیشیشە قۆڕیان کردێ زۆر هەموو شیعەکانی دەستکاری کردی لە جیان Oh, sorry, Bob. ناوی بە چەقۆی Okay. دەبی لە دەرێ نەبی چەکوت شتەکان لەو جیانە بەز کو دەبی چەکوت لەو جیان دابنرێ نەبی لێرە نەبی بەبێ ئەوە نابێ شێت
ئەو تێچەکوت یەک دەمە نایبینی بزانین هەمووی لێ هەموو ئۆکێ با چەکچەکە لێرە بە جوین دانین جارێ حەزە با بە جوانی هەریگرین Okay, finally! چاکو چوون بەدەست کە تاوڕێیان. Okay, با ئای لێکەم. دڕاست بووە. ئەو نوعەیە من دەمێ Come on. Oh, sorry. داوای لێبرن دەکەم بۆب. ئەس دەبی سینگت بشکێنم. ئەوە ناشتیە. Okay. Come on. Come on. Come on بشتیە. یاڵە بشتیە. سینگت بشکێنم. دەی بشکێنم. اوكي بس ايراني ما اوكي ايشكا يقلع معايا او صح داعي لبردكم بوب داعي لبردكم او اوكي طبعا اي ثينك هم ماش كانت او تكتبتو ايرانا بزحمت بيست الظل قلت ما الظل دبي دربينين كاتب السيكاين لادين زاري باو يسكان لادين إذا جبت عم يسكن لازم. أو. سينجد بابتي إيرا بوب. Okay, here we go. سينجد بابتي إيرا. Okay. بينك ندري بوبي. كنت دير بينهم باب او دست ضابط ايرانا باب عيبنا بدي ما اها اوكي دركم عليك كردو بابين دركي دير داني وبدريش نيم ام داتي where is new do او زاري با مخين او يبين ابو بوبي خين يرز دا زور با خين دا بوبي كينزو بوب خين يرز دا
Okay, there we go. کات دڵی نوێ هات. Where is دڵی نوێ, please? دڵە نوێیەکەکانی. خیمبەربوونەشی با ڕاگرم بۆبی. خیمبەربوونەکەشی لێ ڕادەگری. بەوە دەبێ خینیشی ڕاگرین ئەو خینی نەبووە. Okay. خینینا ڕۆبۆ ئۆکێ. ئەو دڵە نوێیە چێ بینم نازانم. کارتی دەوێت. ئەم کارتی کوبی مەژوورێ. دەبی لەسەر کارتەچکەی لێبی. کارتەکەی تێ ناتوانین بین مەژوورێ. ئەزە کارتەچی دیکە هەبی. ئۆکەی لێرە نییە کارت. ئەو کارتی نوێ. ئەو هاوڕێیان ئەو تێ کارت. Come on, Guru. Okay, carta camino. Carta camino. Come on, come on, come on, come on. Julian, you know arms and legs don't belong in there. I'm sure it is, but secret projects on your own time, please. Okay. لێرە دەبی ئەو دوگمەی داگرنەوەی دڵەکەی دەربینی دڵە چی نوێ. ئەو دڵی نوێ هات هاوڕێیانی خۆشەویستم. ئەگە بتان بگرم زۆر باشە. کەمان تخوا بگرە. Yes. Yes. Bob دڵم نۆینای. Bob دڵم نۆینای Bob. Bob دڵم نۆینای. A very fine thoracic surgery, and he still has all his limbs. لە پاش 28 دقیقەکانمان دڵەکی لە بۆ بۆبی دابنێم. I'm sorry for the hiccups with the doors and such. Yes, these rooms were designed to test your surgical abilities, but I guess we've still a few kinks to iron out. Julian, I've got a job for you. عافیان. زانیمان دڵەکی لە بۆ بۆبی دابنێم. پزیشکەی زۆر زیرەکن دکتۆر زۆر زیرەکینەمە. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ و بیاوڕێنی خۆشەویستم تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم حەز دەکەن پارتی دیکە لەو یاریە ببینم تکا دەکەن. دوگمە لایک دابگرن و سبسکرایب چناڵ لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم خوداتان لەگەڵ.